مامۆستانی میلاک زۆر خۆشحاڵین کە لە خزمەتانین هاتوونە بۆ پاڵپشتیتان بۆ هاوکاریکردتان پێشەوەی بە واجبێکی وەزیفی بزانین بە واجبێکی نیشتیمانی و ئەخلاقی و ئاینی دەزانین کە پاڵپشتی ئەو بکەین پێشەوەی وتارەکە بدەم پێم خۆشە لێرەوە سڵاوێکی گەرم بۆ ئازادی خوازانی بادینان ئەو مامۆستا و ڕۆژنامە نووسانەی کە لەسەر داواکردنی مافی مناڵەکانی خوان و خۆشکردنی ژیانی هاوڵاتیانی کوردستان ئێستا کراونەتە زیندانەکانی کوردستانەوە و بە قسە و بڕووبووچ و مەلەفی درۆدە لەسە زیندانی کراون بۆیە ئێمە ئەلێرەوە پیان دەڵێن بە کەسوکاریان دەڵێن وەک مامۆستایان سەرجەم مامۆستایان پاڵپشتیان دەبین بەردەوام لە یادیان ناکەی بەردەوام پاڵپشتیان دەبین بۆیە مامۆستانی بەڕێز ئەوەی کە پێویستە ئەلێرە ئێمە زیاتر تاکیدی لێ بکەینەوە ئەوەیە کە ئێوە وەک مامۆستایانی وانە بێژ بەردەوام بن لەسەر داواکردنی مافەکانی خۆتان بە هیچ شێوەیەک بە قسە و بە بەڵێن و بریقی باق مەچنەوە ناوەندەکانی خوێندن بۆیە من ئەلێرە داوایەکم هەیە مامۆستانی بەڕێز لە ئەنجومەنەکەتان ئێوە هەر ئەچنەوە ناوەندەکانی خوێندن بەڵێنێک لە حکومەت وەربگرن بەڵێنێک لەلایەنی پەیوەنددار وەربگرن هیچ دەبێت سەقفێکی زەمانیتان بنێ بۆ ئەو موچەی کە شایستەی بێت ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ لە بەڕێبەتی پەرتەی سەمسەماڵ بە سەرجەم سەنتەری شار و ناحێ و گوندەکانەوە کە ژمارەمان زیاتر لە 900 مامۆستایی وانەبێژە لە ڕۆژی شەمەوە دەستمان کردە بە بایکۆت لە هۆڵەکانی خوێندن و هەروەها خۆپیشاندان لە بەردەم بەڕێبەتی پەروەردەی سەمسەماڵەوە دڵنیابن ئێمە ماندوو نابین بەردەوام ئەبین هەتاکو مافی خۆمان وەردەگرین هەتاکو ئەوەی کەوا لایەنی پەروەردەیدار کەوا ئاوڕێکمان لێ دەدەنەوە کەوا ئێمە چونکە مامۆستای وانەبێژ بەڕاستی زۆرترین ئەرک و کەمترین مافی هەیە من وەکو خۆم ماوەی 4 ساڵە مامۆستای وانەبێژم ئێمە لە مامۆستایانی هاوڕێم مامۆستامان هەیە 9 ساڵە لە 9 ساڵەوە بۆ 1 ساڵ مامۆستای وانەبێژە بەڕاستی پەخستنی سێکتەری پەروەردە ئێمە کەوا ناچین هۆڵەکانی خوێندن لە ئەستۆی لایەنی پەروەردەداری حکوومەتی یاریمی کوردستانە وەزارەتی پەروەردە وەزارەتی پلاندانان وەزارەتی دارایی ئەنجومەنی وەزیران پێویستە بەجددی ئاوڕێک لە مامۆستای وانەبێژ بدەنەوە شمان داوەتە ئەنجومەنی وەزیران هەتاکو ئێستا جواب نەدراوەتەوە بۆیە دڵناتانەکەین ئێمە وەکو مامۆستانی وانەبێژ لە بەڕێوەبەتی پەروەردەی سەمسەماڵ ناچینە هۆڵەکانی خوێندن لە بایکۆت و خۆپیشاندان بەردەوام بین هەتاکو مافەکانی خۆمان وەردەگرین بۆیە لێرەوە داوا لە بەڕێوەبەری قوتابخانەکان دەکەم داوا لە مامۆستای میلاک دەکەم لە معاونە بەڕێزەکان دەکەم هاوکاری مامۆستای وانەبێژ بکەن ئێمەش کە سوکاری ئێوەین ئێوە ساڵانێک بەم نەخۆشیات هێپەڕیون هاوکارمان بن بۆ ئەوەی ئێمە بتوانین بەردەوام بین مافی خۆمان بەدەست بێنین ئێمە چەند ساڵێکە لە دڵە ڕاوچێ ئەژین هەمانە 7 ساڵە 8 ساڵە 9 ساڵ 10 ساڵ وانەبێژە تاکەی وانەبێژ بێ کەسێکیش کە تەواوەکە هەتا 10 ساڵی یەکەم ئەو زە و تاقەی تایەتی ئەتوانێت سەرفیکە لە دوای ئەو وردە ئەو زە و تاقەی نامێنی ئێمە ئەبێ هەر لە دوودڵیا بژین هەر لە قەلەقیا بژین دوای ئەوە دامەزراندن بۆ کەرتەکانی تر هەیە بۆ پێشمەرگە و هێزەکانی لیوا و لە 2016 هەتاوەکو 2020 12,000 لیوا و پێشمەرگە ومانە دامەزراون بۆچی بۆ کەرتی پەروەردە دامەزراندن نییە لە کاتێکە گرنگترین سێکتەری وڵات کەرتی پەروەردەیە بە داڕوخانی کەرتی پەروەردە هەرچی سێکتەرەکانی تر هەیە دا ئەڕوخێ ئێمە ئەمانەی حکومەت وەڵامێکی جدیمان باتەوە هەتاوەکو واز لە بایکۆت ناینین بایکۆت ناشکێنین ناچینەوە هۆڵەکانی خوێندن هەتاوەکو وەزیری پەروەردە نێتە خەت چارەنووسی مامۆستایانی وانەبێژ یەکلایی نەکاتەوە دڵنیا بە ئێمەش وەکو هەموو کەسێک ویژدانمان زۆر ئازارمانەدا من بەڕاستی لەو ڕۆژەوە یعنی خەمی مناڵەکانمە یعنی چۆن بتوانم ئەو بارودۆخەی کە هەیە دواتر کە دەوام کرێتەوە چۆن ڕاستی کەینەوە بەڵام ئیتر ئێمەش چارمان نییە ئەمە کۆتا شتەیانی کۆتا ئینزارەکە داوامانە بە حکومەت بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندنە ئەگینا ئێمەش وەکو هەموو ئینسانێک وەکو ئینسانیەت لە سەروی هەمووی وەکو پیشەکەمان وەکو مامۆستا ویژدانمان ئازارمانەدا بەڵام ئەمەش هەموو هۆکارەکەی لایەنی سەرەوەیە
ئێمە وەکو مامۆسایانی وانەبێژی سنووری پەروەردەی چەمچەماڵ کە زیاتر لە 900 وانەبێژین لە هەفتەی ڕابردووە هۆشداریماندایە بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵ کە ئێمە ئەگەر بەدەم داواکارەکانمانیان کە زیاتر لە 8 ساڵ بۆ 9 ساڵ ئێمە بەیاننامە پێشکەشەکەین و گردبوونەوەکەین ئەگەر آخر مۆڵەتماندا پێوتماگەل لە دوای هەڵبژاردنەکان بەدەمانۆنیان ئێمە ڕێگای ترەگرینە بەر ئەوە دوای هەڵبژاردنەکان و ئێمە ڕێگەی بایکۆتمان گردە بەر و بڕیار ئەوشمانداوە کە نەچینەوە ناو هەڵەکانی خوێندن ئێستا لە سنووری پەروەردەی چەمچەماڵە بەشێکی زۆری قوتابخانەکان هەمویان وازیان لە داوام هێنا و قوتابەکانیان ناردێتەوە بۆ ماڵەوە ئەوێش دەرەنجام ئەوەی بوو کە ئێمە بڕیاری بایکۆتماندا و بڕارەکەشمان بردەسەر و ئێستاش دووپاتێکەکەینەوە کە ئەگەر بەدەم داواکارەکانوانێن ڕێگای تریشمان لە پێشە و لێرە تاکی دەکەینەوە بۆ دڵسۆزانی ئەم چینە کە بەڕاستی کە خەریکی پەروەردەی نەوەکانی وڵاتەن کە ئێمە جیاوازیمانێ لەگەڵ مامۆستای میلاکە تەنها جیاوازەکەم ئێمە موچەیەکی کەمان پێدرێت کە بەشی بژێوی ژیان ناکە وێ داواکارین لە وەزیری پەروەردە لە سەرۆکی حکومەت بەدەم داواکاریەکی سەرەتایی مامۆستانی وانەبێژە بێکە بە هەمیشەی بوونیانە من دوێنێ لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەکەی قسەم کرد بە ناوی 15 مامۆستای وانەبێژی ئەو بەڕێوەبەرەی کە من تیا داوامەکەم ئەو قوتابخانەیە وتم لەسەر دڵمان لەسەر دەروونمان قورسە کە ئێمە بایکۆتی وڵەکانی خوێندمان کردو بەڵام ڕێگایەکی ترمانە حکومەت گوێمان لێ ناگرێت بە شێوازی تر وەگوتم زیاتر لە 8 ساڵ ئێمە بەیاننامە و خۆپیشاندانەکەین بەڵام بەدەمانەوە نەهاتن بۆ یەک نەتیجە گەشتەیرە لەسەر دڵمان قورسە بەڵام ڕێگای چارەکی ترمانە بۆیە بڕێرماندا ڕێگای بایکۆت تاقی بکەینەوە.